بە بەشداری دەیان هەزار کەس لە جەماوەر و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەرنەڤاڵی پشتیوانی بۆ سەرخستنی لیستی 162 یەکێتی لەسەر مەزاری سەرۆک مام جەلال لە گردی دەباشان بەڕێوە چوو. لە مەزاری مامی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بۆ پرسی مێژووی بڕیاردان لە چارەنووسی سیاسی و تۆمارکردنی سەرکەوتنێکی دیکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. لەو کەرنەڤاڵە جەماوەریەدا لە بەردەم هەزاران یەکێتی دڵسۆزدا قادر حەمەجان عەزیز لێپرساوی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند یەکێتی بۆ پەڕی سەربەرزیەوە بەرەو پیری هەڵبژاردن دەچێت بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرەو گۆڕانکارێکی گەورە هەنگاو دەنێت بۆ تێپەڕاندنی قەیران و چارەسەرکردنی کێشەکان لە هەرێمی کوردستان چونکە یەکێتی نیشتیمانی پایەیەکی بەهێزە لە ئەزموونی حکومڕانی هەرێمدا. داواشی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کرد پشتیوانی لە یەکێتی بکەن و بە دەنگەکانیان لیستی 162 سەر بخەن. هەروەک سوپاسی بانگەشەکارانی یەکێتیشی کرد کە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان پش و درێژانە هەڵمەتی شارستانیان ئەنجام داوە. ئەم جارەش بە پشتیوانی دەنگەکانی ئێوە بەرەو گۆڕانکاریەکی ڕیشەی دیکە هەنگاوەنین. هێزی تەحدا و نەسرەوتن هێزی مامەڵەی قەیرانەکان و تێپەڕاندنیان ئەمڕۆ سەرڕای کێشە و نادۆخی ئامادەی پێشەنگی و سەرکەوتنە. ئێمە بۆ دەنگ بدەینەوە بە یەکێتی چونکە یەکێتی پایەیەکی بەهێزە لەم ئەزموونەدا خاوەنی مێژوێکە لەو بەها گنگانەی کە تین و تاومان دەدات بۆ داهاتوو. ئەو مێژووە بە مانای منەتکردن نییە بەڵکو مانای ئەزموون و قاڵبوون و بەردەوام بوونە. ئێمە دەتوانین بە شانازیەوە ڕابردووەکەمان مێژووی خەبات و قوربانیدانمان لە شاخەوە بۆ شار لە ساڵی 1976ەوە تا ئەمڕۆ باس بکەین. بەڵێن ئێوەش دەدەین کە پاش ئەم هەڵبژاردنە بە ئیرادەیەکی ڕاستەقینەوە پرۆسەی چاکسازی لەسەر جەمجومگەکاندا دەست پێ بکەین. ئەی هەواڵانی سەوزپۆش ڕێبازی یەکێتی قوتابخانەیەکی گەورەیە زۆر لەوانەی لەم فێرگەیەوە پەروەردەبوون ئەمڕۆ لە زۆر بواری ژیاندا کار دەکەن و قەرزاری باری ئەم فێرگەیە گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستانن. دەنگی تۆ ئەی هەواڵی یەکێتی هێز و تاومان دەداتێ بۆ بەقوڵی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ و ڕوبەڕووبوونەوەی خواری و لاڕێیەکان. هێزی پەخشینەوە بە یەکێتی بە دەنگی ئێوە دەبێت. با پێکەوە لە مەزاری مامی سەرکردە و ڕابەری گەورەمان پەیمان بدەین کە ڕێبازەکەی لەبیر ناکەین و تا سەرکەوتنی یەکجاری کۆڵ نادەین و بەردەوامە بین. دوجار جێ خۆیەتی لەم منبەرەوە سوپاسی باگەشەکەرانی یەکێتی بکەین لەسەرجەم شار و شارۆچەکان کە یەکێتیانە و شودرێژانە هەڵمەتی شارستانیان دەست پێ کردووە لە بەرامبەر چەندین جۆری گرژی و توندی هەندێ لایەندا. ئێمە و ئێوە و 12 بەشدار بە و لیستی 162 بە لیستی داهاتی خۆت هەڵبژێرە. هەر لەو کەرنەڤاڵە جەماوەریەی کە بۆ پشتیوانی لە لیستی ژمارە 162 یەکێتی لەسەر مەزاری سەرۆک مام جەلال بەڕێوە چوو لاهور شێخ جەنگی لە وتەیەکدا وەڵامی هەموو ئۆتۆمەتانەی دایەوە کە ئاراستەی شاری سلێمانی کراوە. هیواشی خواز ئاپۆڕای هاوڵاتیان بە هەمان جۆش و خرۆشەوە لە ڕۆژی 12 بەرەو هەڵبژاردن بچن و سندوقەکان پڕ بکەن لە دەنگی بەڵێ بۆ یەکێتی. هەر لێرەوە بەڵێن بە گۆڕی مام و هەموو شەیدا دەدەین کە سلێمانی ئەو ئابلوقە سیاسی و ئیدارێکە لە سەرەتی هەر لێرەوە تێشی دەشتێنین.
دوێنێ بوو خۆشەویستان دوێنێ بوو گوێم لێ بوو تۆمەتی ئیرهابی فکریان دەخستە پاڵ سلێمانی من لێرەوە پێیان دەڵێم سەرتان دای لە تاشە بەردەکانی هەزمار سەرتان دایتان خۆشەویستان هیوادارم لە 2005 بەم جۆش و خۆشەوە بچ لەسەر سلووخەکانی دەنگدان سلووخەکان پڕکەن لە دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم کاندیدە بەڕێزانە بنێ لە بەغدا بۆ ئەوەی کوردستان جارێکی تر ئەم بارە قورسەی هەیە بەدەسەر دەستی ئێوە ڕاست بێتەوە بە قوربانی هەناسە یەک بەیەکتان بم لە بەشێکی تری کەرنەڤاڵەکەدا کاندیدایانی یەکێتی نیشتیمانی خۆیان ناساند و هاوڵاتیانیش بە هیوا و ئومێدەوە پشتیوانی خۆیان بۆ سەرخستنی لیستی 162 یەکێتی دووپات دەکردەوە. هەروەک لە وتارەکانیشدا تەئکیدی لەسەرکرایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەگەمیشا پارێزەری مافەکانی خەڵکی دەبێت. لەسەر مەزاری سەرۆک مام جەلالیش ئەو بەڵێنە دووپات کرایەوە کە یەکێتی بە گڕوتین و ئیرادەیەکی بەهێزەوە گۆڕانکاری لە تەواوی جومگەکانی حکومڕانیدا دەکات و لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە بەغدا شەڕی بەدەزێنانی مافە دەستوری و یاسایەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات. دلێر کەمال کوردسات نیوز سلێمانی.